پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئافرەتێک بوو لە بەنی ئیسرائیل منداڵێکی کۆرپە لە باوشی بوو شیرێ داپی بەدەم ڕێوە بینی پیاوێکی کەڵەگەت جوان لەسەر ئەسپێک کاتێک بینی معجب بوو پێم ئافرەتە وتی خوایە جان مناڵەکەم گەورە بێ وەکو ئەم پیاوەی لێ دەرچێ مناڵەکە دەمی لە مەمکی دایشی دەرکردوتی خوایە ژیان قەت وەکەو پیاوەم لێ نەکەی کەوتە قسە ئەبوو هورەیرا فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم پەنجەکەڵەی یعنی تەقلیدی مناڵەکەی کردەوە چۆن کاتێک مەمکی دایشی ئەمژێ ئاوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردێ دەمی و فەرمووی ئاوا شیرەکەی بەردا و کەوتە قسە وتی خوایە گیان وەکەو پیاوەم لێ نەکەی دایشی بینی عەجایبی هات ئەم مناڵە چۆن کەوتە قسە ئەوجا کەوتە ڕێ ئافرەتێکیان بینی لە ڕێ جاریە بوو کۆیلە بوو کچۆڵەیەک بوو بە کۆمەڵێ خەڵکەوە لێدەن تۆمەتبارێکن یەشێک پێڵێ هەی داوێن پیس ئەوکە پێڵێ هەی دز هەی واوار لێبێ کاتێک ئەوە بینێڵێ خوایە ژیان مناڵەکەم گەورە بوو وەک ئەمەی لێ نەکەی مناڵەکەش دەم لە مەمیشی دایشی بەرەداڵێ خوایە ژیان گەورە بم وەکەوەم لێ بکەی کاتێک ئەم دوو بەسەر هاتە ئەم دایکە ئەبینێ ئەکەوێتە قسە لەگە مناڵەکەی تەواو مناڵ کەوتە قسە ئەڵێ بۆ وادوت وتی ئەوەی یەکەمیان کە بینی زۆر معجب بوو پێی هەڵمەخەڵەتێن بە مەزاهر کەسێک کەڵەگەتە جوانە و جلێ جوانی لەبەرە ئینسان نابێ بەو هەڵبخەڵەتێ ئێمە بۆیە ئەمە بێ دەرسی لێوەربگرین